13 ساڵ بەسەر دیزاینی دروستکردنی پرۆژەی بەنداوی تەختەق تێدەپەڕێت و تاکو ئێستا دەست بەکارکردن نەکراوە تێیدا کە سێیەم بەنداوە لە هەرێمی کوردستان و سوودێکی زۆری هەیە بۆ کەرتی کشتتوکاڵ و سامانی ماسی و گەشت و گوزار و کارەبا. ئەوەی کە جێگای نیگەرانیە بۆ خەڵکی ناوچەکە بە تایبەتی تەختەق و شێخ بزێنی خوار و دەشتی کۆی و ئەوانە پرۆژەیەک بوو حکوومەتی عێراق لە ساڵی 2004 کۆمەڵی ڕاوێژکاری عێراقی هات مەسحی جیۆلۆجی ناوچەی ڕۆژهەڵاتی تەختەقیکردنیان گوندی مخۆڕەس و گوندی چۆمەدەر بە مەساحەی 600 هێکتار کار هێکتارێک 10,000 مەتر دووجا دەگرێتەوە بەنداوێکی توڕابی خاچی خۆڵی دروست بکە بەڵام بەداخەوە هەرچەندە ئاماری بەنداوەکانی کۆژ ئاماری کرد لە دوای ئەوان لە مانجی حوتی 2015 بۆمبەستی سەرنشینی ئەو خەڵکانەی لە گوندەکانی ئاشتی و گوندەکانی تەقتەق زیانیان بەردەکەویان چەند ناوچەدا دەپۆشێ بەڵام کاری لەسەر نەکراوە. بەهۆی دروستکردنی ژمارەیەک بەنداو لەلایەن تورکیا و ئێران زۆربەی سەرچاوە ئاویەکانی هەرێم مەترسی کەمبوونەوەیان لەسرە. مامۆسایەکی زانکۆ دەڵێت ئاو یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی ژیان و بنیادنانی وڵات بەڵام پلانەکانی حکوومەت بۆ دروستکردنی بەنداو سەرکەوتوو نەبووە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی دیزاینکردن و دیاریکردنی شوێن گونجانی لە بۆ دروستکردی بەنداو هەتاوە کوڕادەک دەکرێت بڵێن پلانی هەبووە بەڵام لە ڕووی جێبەجێکردنەوە بە شێوەیەکی گشتی نەخێر من زۆربەی ئەو داتانەی کە لە لامە لە سەرچاوەکانی ئاو بەنداوم وەرگرتیە دەبینین بەشێکی هەرە زۆری ئەو بەنداوانەی کە دەبواە بچنە بواری جێبەجێکردنەوە زۆربیان هەر نەچویتنە بواری جێبەجێکردنەوە هەندێکیشان سەرڕای ئەوەی کە چوینە بواری جێبەجێکردنەوە لەگەڵ هاتنی قێریانی دارایی دەبینین زۆربەی هەرە زۆریان لە ئیش و کارەکانی ڕاوەساین قەزای کوێ ئەگەر وەکو نمونەیەک وەری بگرین دەبینین نەخێر بەو شێوەیە پلانی نەبووە پلانی هەبووە لە بۆ دروستکردنی بەڵام دیزاینکردنی و دیاریکردنی شوێنەکەی هەم فاسی لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی کەشوهەواوە هەروەها لە ڕووی جیۆلۆجیەوە دەبینین زۆربەی هەرە زۆری گونجاوە لە بۆ دروستکردنی بەسوو بەنداو بەڵام هیچ کامەچیان بۆ شێوەیە نەچوویتە بواری جێبەجێکردنەوە تەنها یەک دوو دانیان نەبێ کە تەواو بووین ئەوانیش بەنداوی زۆر بچووکن. بەنداوی تەقتەق بە دووری 10 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی نەحیەکە و ساڵی 2004 لەلایەن کۆمەڵی ڕاوێژکاری عێراق سەرجەم کارەکانی دیزاین و ڕێپێوی تەواو کراوە و توانای کۆکردنەوەی ملیارێک و 800 ملیۆن مەتر ئاوی هەیە و 200 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنێت. ڕۆژانە 170 ئاوی هەرێمی کوردستان لێرەوە دەچێتە خوارەوە بەبێ ئەوەی هیچ بەنداوێک یاخود بربەستێکی لەسەر دروست بکرێت تاکو هەرێمی کوردستان لە هەڕەشەکانی وڵاتانی دراوسێ بەگرتنەوەی ئاو بپارێزێت. ئاری سابرکێنێن تەقتەق. بەڵێ خۆشەویستان سەبارەت بە تەوەری ئەمڕۆمان هەروەها ئەو راپۆرتێک کە هاوکارە ماری سابیر بۆی ئامادە کردبووین ئەمڕۆ لە ڕۆژباشی کێنێن زیاتر لەسەر گرنگی دروستکردنی بەندا و هەروەها ئەو بەنداوانەی کە لە وڵاتانی دراوسێ دروستکراون تا چەند کاریگەری لەسەر ئێمە دروست دەکات هەروەها ئەم دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بوونی هەیە و کۆمەڵێک کێشەی بە دوای خۆیان هێناوە زیاتر گفتوگۆکەین بۆ مەبەستەش لە سۆدیۆ میوانداری بەڕێز عەبدولموتالیب ڕفعات پسپۆڕی ژینگە و سەرچاو ئاوەکانمان کردووە. عەبدولموتالیب سلااو لێبێ و بەیانی باش. زۆر سپاس. بەخێر بێت. سپاس بۆ تۆ. لە دەستپێکە بە سەرچاو ئاوەکانی هەرێمی کوردستان دەست پێ بکەین بابزین لە ڕووی سروشتەوە لە ڕووی جوگرافیاوە هەرێمی کوردستان خۆی لە خۆیان تا چەند شوێنێکی گونجاوە بۆ گلدانە و کۆبوونەوەی ئاو. بەڵێ سەرەتا دەستخۆشتان لێ یەکەم زۆر سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە دیارە هەرێمی کوردستان ئەگەر بەراورد بکرێت لەگەڵ وڵاتانی ناوچەکەیە ئەوە بۆمان دەرەکەوێت کە هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بە سەرچاوەکانی ئاوچی سەرچاوی ئاوی سەرزەوی بێ سەرچاوی ئاوی ژێرزەوی بێ بەڵام بەداخەوە لە کوردستانە ئێمە کێشەی ڕێژەی ئاومان نییە یان کێشەی کەمی ئاومان نییە بەڵام کێشەی بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاومان هەیە بۆیە لە ڕووی جوگرافیەوەم پێم وایە و لە ڕێی هایدرۆلۆجیەوە هیچ کێشەیەک نییە لە کوردستانە تەنها کێشەی بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاومان هەیە. بەڵێ کاتە سەرچاوەکانی ئاو بەگشتی لە هەرێمی کوردستان چین؟ بەڵێ ئێمە سەرچاوی ئاوی سەرزەویمان هەیە بەڵام بەداخەوە یەکێ لەو کێشانەی کە ها لە کوردستانە و لە وڵاتی عێراقا ئەوەتانی کە زۆربەی
سەرچاوەکانی ئاومان لە وڵاتانی دراوسێەوە ئەتێواتە ئێمە سەرچاوەکانی ئاومان سەرچاوی ئاوی نێودەوڵەتین ئەمە لە ڕووی سەرچاوی ئاوی سەر زەویەوە بەڵام سەرچاوی ئاوی ژێر زەویمانیش هەیە ئەوە بە هەمان شێوە گرنگیەکی ئەوتۆی پێ نەدراوە لەبەر ئەوەی ئەمە مڵکی هیچ کەسێک نییە سەرچاوی ئاوی ژێر زەوی وا پێویستە دەستکاری نەکرێ بەڵام بەداخەوە لەبەر نەبوونی یان لاوازی لە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاوە بە تایبەتی سەرچاوی ئاوی ژێر زەوی ئەبینین زۆر بە فیڕۆ ئەدرێ بە شێوەیەکی هەڕەمەکی بەکار ئەهێنرێ ئەمیش کاریگەری دروستەکە لە داهاتووە لەسەر ڕێژەی ئاوی ژێر زەوی لە وڵاتەکەمانە. بەڵێ کاتە ئەم سەرچاوانەی کە بوونیان هەیە هەمووی بەعام شیاوی بەکارهێنان و خواردنەوەن. ئێمە لە ڕووی کواڵەتیەوە ناتوانین بڵین هەر هەمووی بەکاری خواردنەوە ئەتێت ڕەنگە بڵین بەکاری کشت و کاڵ ئەتێت لەبەر ئەوەی ئێمە یەکەی چارەسەرکردمان نییە لە وڵاتەکەمانە کێشەی ژینگەی زۆر گەورەمان هەیە و تا ئێستاکە زۆربەی سەرچاوەکانی ئاومان تێکەڵ ئەکرێ بە پاشماوە و پاشەڕۆی یەکەکانی نیشتەجێبوون هەروەها یەکەکانی پیشەسازی بۆیە ئێمە ناتوانین بڵین 100% سەرچاوەکانی ئاوی سەرزەویمان بەکاری خواردنەوە ئەتێت چونکە ئەو کێشە ژینگەیەمانە هەیە. بەڵێ ڕێژەی بەفر و باران لە هەرێمی کوردستان بۆ نمونە بە تەواوەتی بای پێویستن بۆ ئەوەی ئێمە ڕێژەیەکی ئاوی زۆر باشمان لە دوو سەرچاوەیەوە دەست بکەوێت. بەتەکید من وەکو پێشتر ئاماژەم پێی کرد لە ڕووی سەرچاوەکانی ئاوە ئێمە کێشەیەکی ئەوتۆمان نییە. بە تایبەتی ئەگەر بەراوردی هەرێمی کوردستان بکەین لەگەڵ ناوچەکانی تری عێراقا ئێمە ڕێژەی بارانبارینمان زۆر لە ناوچەکانی تر بەرزترەوە توانین سوودی لێ ببینین بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی پلانی تایبەت بە گلدانەوەی ئاو هەروە نەبوونی پلانی تایبەت بە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو وای لێ هاتووە کە ئاو بە شێوەیەکی هەڕەمەکی بەکار بهێنرێت و بە فێڕۆ بدرێت. بەڵێ ئەم سەرچاوە ئاویانەی کە بوونی هەیە ئەو ڕێژە ئاوەی کە لە سەرخاکی هەرێمی کوردستانە بوونی هەیە تا چەند سوودی لێبینراوە بۆ نمونە لە بەکارهێنانی لە پرۆژەکانە لە بوارە جیاوازەکانە بۆ نمونە کشت و کاڵ بێ یاخود بەرهەمهێنانی کارەبا بێت بۆ نمونە. بەڵێ من وەکو پێشتر ئاماژەم پێی کرد ئێمە لە کوردستانە هیچ کێشەیەکمان نییە لە ڕووی کەمی ئاوە بەڵام کێشەمان لە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاوە هەیە بەداخەوە وەکو پێویست سوود لە سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان نەبینراوە بە تایبەتی لە بواری کشت و کاڵە تا ئێساکە ئێمە لە بواری کشت و کاڵە سیستمی کۆن بەکارهێنین بۆ ئاودێری ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ وڵاتە پێشکەوتەکانە کە ئێساکە هەوڵ ئەدەن دەست بگرن بە ئاوە ڕێژەی بە فیڕۆدانی ئاو کەم بکەنەوە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە سەر ڕای ئەوەی کشت و کاڵ ئەهمال کراوە پشتگوێ خراوە لەگەڵ ئەوەیشە ئەو ڕێژە ئاوەی کە بەکارهێنرێ لەو بوارەیە ڕێژەیەکی زۆر زۆرە ڕەنگە سوود نەبینێت ئەو ڕووەکەی کە لە زەوی کشت و کاڵەکەیە گەشە ئەکات ڕەنگە سوود لەو ئاوە نەبینێ بە شێوەیەکی زانستی. بەڵێ بینە سەر باسی سەد یاخود بەنداو بە شێوەیەکی گشتی بابزانین بەنداو چییە؟ بەڵێ بەنداو ناوچەیەکی یان شوێنێکی تایبەتە بۆ گلدانەوەی ئاو کە ئەکەوێتە دۆڵەیەکەوە و پێویستە جسمی سەدی بۆ دروست بکرێ بۆ ئەوەی تا ڕێژەیەکی زۆر بتوانێت ئاو گل بداتەوە لەو ناوچەیە و بەکار بهێنرێ لە سکتەرەکانی ژیانی هاوڵاتیاندا. بەڵێ ژماری ئەو بەنداوانی کە لە هەرێمی کوردستانە هەن چەندانن و کامانن؟ بەڵێ تا ئێساکە ئێمە ئەگەر باسی بەنداو بکەین بە شێوەیەکی گشتی تەنها دوو بەنداوی گەورەمان هەیە لە هەرێمی کوردستانە ئەویش بەنداوی دەربەنی خان و بەنداوی دووکان گرنگیەکی تایبەتی هەیە بۆ کوردستان و هەروەها بۆ عێراق بەداخەوە دوای ئەو دوو بەنداوە بەنداوی ئەوتۆ لە هەرێمی کوردستان دروست نەکراوە و پێویستە ئەوەی کە باس ئەکرێت حەفدە بەنداو تا ئێساکە بوونی هەیە یان لە پرۆژەدان بۆ ئەوەی بخرێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام تا ئێساکە جێبەجێ نەکراوە ئێمە لە هەرێمی کوردستان زۆر پێویستمان بە تایبەتی لەم زوروفەیە زۆر پێویستمان بەوەیە کە بەنداوەکان بە زووترین کاتەوە بێ بۆ گلدانەوەی ئاو و دەستگرتن بە سەرچاوەکانی ئاوە بەڵام من زۆر ملاحەزەمەیە لەسەر بەنداوەکانی هەرێمی کوردستان بەداخەوە بەنداوەکان لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی بە تایبەتی ئەوانەی کە ئێستا دروست دەکرێت بە شێوەیەکی زانستی دروست نەکراوە و هەوڵ نەدراوە تۆژینەوەی تایبەت لەسەری بکرێت لە ڕۆی هایدرۆلۆجی ناوچەکەەوە لە ڕووی جیوگرافی ناوچەکەەوە هەروەها لە ڕووی خاکی ناوچەکەەوە یان خاکی ئاوەزێڵی ئەو ناوچەیە بەداخەوە ئێمە هەندێ بەنداومان هەیە لە کورسانە بەرگەی لافاوێک ناگرێت کە ئەمە کێشەی زۆری بۆمان دروست کردووە و هەموو ئەو پارە کە سەرفەکرێ لەسەر ئەو پرۆژانە بە فیڕۆ ئەچێت
هەروەها ئێمە بەنداوی وامان هەیە 3-4 ساڵ ئیشی کردووە بەڵام لە دوایە پڕ بۆ لە قوڕولیتە پارەیەکی زۆر سرف کراوە بۆ ئەوەی دەرگای بەنداوەکە بکرێتەوە کە ئەمیشکێشەی زۆری بۆ وڵاتەکەمان کردووە لە ڕووی سرفکردنی خەرجیەکی زۆر لەسەر ئەو بەنداوانە بۆیە ملاحەزەی من ئەوەیە کە هەر بەنداوێک دروست دەکرێت پێویستە توێژینەوەی تایبەت لەسەر هەموو ناوچەکە لەسەر ئاوازێڵەکە بەگشتی بکرێت بە تایبەتی خاکەکە لەبەر ئەوەی ئاو کاتێک کۆ ئەوێتەوە لە ناو بەنداوەکانە ڕێژەیەکی زۆر لە قوڕولیتە لەگەڵ خۆیان ئەهێنێت و ڕێژەی قوڕولیتە لەگەڵ تەمەنی بەنداوەکەیە پەیوەندی ڕاستە خۆیان هەیە بۆ نمونە ئەگەر قوڕولیتە لە هەر بەنداوێکە گەیشتە ڕێژەیەکی زۆر واتە گەیشتە سەروی خەزنیمەیت ئەو کاتە تەمەنی بەنداوەکە نامێنێ بەداخەوە هەندێک بەنداومان هەیە لە کورسانە تووشی ئەو گرفتە هاتووە و ساڵانە خەرجیەکی زۆر لەسەری سەرفەکرێت بۆیە پێویستە بە شێوەیەکی زانستی لە مەودوا دروست بکرێت و پێم وایە هەوڵ بدرێت پەیوەندی بکرێ بە کۆمپانیای نێودەوڵەتیەکانەوە بۆ ئەوەی پرۆژەکانمان بۆ ئەنجام بدات. بەڵێ کەواتە ئەگەر تایبەت بەو دوو بەنداوە گەورەیە قسە بکەین کە ئێستا لە هەرێمی کوردستان ئابوونی هەیە وەکو خۆیان تا چەند لەم بوارەیە ڕۆڵێکی گرنگیان گێڕاوە. بەڵێ دیارە ڕۆڵی زۆر گرنگیان هەیە هەردوو بەنداوی دەربەنی خان و دوکان بەڵام بەداخەوە وەکو پێشتر باسم کرد لەبەر ئەوەی کشت و کاڵ لە وڵاتی خۆمانە بەهەدر دراوە یان لاوازە بۆیە سوودێکی ئەوتۆ لەو دوو بەنداوە وەرنەگیراوە زۆربەی ئەو ئاوانەی کە خەز نەکرێت لەو دوو بەنداوە بۆ ناوچەکانی خوار و عێراق ئەچێت ئێمە نەمانتوانیوە تا ئێستا سیستمێکی کشت و کاڵی نوێ بنیاد بنین بۆ ئەوەی سوود لەو بەنداوە ببینین هەروەها یەکێ لە کێشەکانی وڵاتی ئێمە ئەوەتانە کە زۆربەی سەرچاوەکانی ئاومان تێکەڵ بە پیسی ئەبێت یان بە پاشماوە و پاشەڕۆ بۆیە ئاوی ئەم بەنداوانە تا ئیساکە بەکاری خواردنەوە نایە تەنها لە بواری کشت و کاڵە بەکارەهێنرێت و کشت و کاڵ خۆتە زانی لە وڵاتی ئێمەیە داڕووخاوە هیچ گرنگیەکی پێنەدراوە حکومەت کاری لەسەری نەکردووە پێچەوانەی وڵاتەکانی تر کە وڵاتی نەوتین و وڵاتی زۆر پێشکەوت و دەوڵەمەندن بەڵام تا ئیساکە ئیش لەسەر کشت و کاڵەکەن و هەوڵ ئەدەن بێتە سەرچاوی یەکەم بۆ داهاتی وڵات. بەڵێ هەر سەبارەت بە بەنداوەکان دیارە ئەو راپۆرتی کە ئێستا پێکەوە بینیمان بەنداوی تەقتەق تاوەکو ئێستا کۆتایی پێناهاتووە بە تاواتی دروست نەکراوە بەڕێزت تا چەند زانیاریت لەسەر ئەو پرۆژەیە هەیە؟ بەڵێ دیارە من پێم وایە پلان وشتی بۆ دانراوە بەڵام بەهۆی قەیرانی دارەوە تا ئیساکە ئیش لەسەر ئەو بەنداوە نەکراوە و من بە سەراحەت پێم خۆش ئەو بەنداوە تا ئیساکە ئەنجام نەدراوە لەبەر ئەوەی ئەگەر ئەنجام بدرێ یان لە کورسانە بە کەسی خۆمان ئەنجام بدرێ ڕەنگە فەشەلێکی ئەوتۆ یان نەجاحەتێکی ئەوتۆ نەهێرێ فەشە لێرێ وەکو بەنداوەکانی تر بۆیە پێویستە هەوڵ بدرێت ئەو بەنداوە چونکە بەنداوێکی تقریبا توانین بڵێن مامناوەندە هەوڵ بدرێ ئەو بەنداوە لەلایەن کۆمپانیایەکی باوەڕ پێکراوی جیهانیەوە ئیش لەسەری بکرێ نەک بدرێتە کۆمپانیایەکی خۆماڵی. بەڵێ ئەم چەند بەنداوەی کە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە کاک عەبدولموتەڵیب تا چەند کەسانی پسپۆڕ و کەسانی زانستی لە خۆگرتووەلەوەی کاری لێ بکەن؟ ئەوەی من ئاگام لێ بێ زۆربەی ئەو کەسانی هاان لەسەر ئەو بەنداوانە ئیشەکەن کە تازە تازە دروستکراوە خەڵکانێکی پسپۆر نین و ڕەنگە دوور بوون لە اختصاصی خۆیانەوە بۆیە بەڕێوەبردننی بەنداوەکان بەو شێوەیە نییە کە ئەبێ بکرێت بە شێوەیەکی زانستی و من ملاحەزاتی زۆرم هەیە لەسەر ئەو بەنداوانەی کە دروست دەکرێت یان ئەو کەسانی کە ئیش لەسەر ئەو بەنداوانە ئەکەن. بەڵێ ئەو بەنداوانەی لە وڵاتی ئێران بۆ نمونە دروست ئەکرێن ئەمە تا چەند زیان بە هەرێمی کوردستان ئەگەێنێت؟ بەڵێ دیارە وڵاتی ئێران وڵاتێکی کشت و کاڵیەوە گرنگیەکی زۆر بە ئابووری وڵاتەکەیەدا و تا ڕادەیەکی زۆر وڵاتێکی سربەخۆی لە ڕووی ئابووریەوە و پلانی زۆر درێژخایەنی هەیە لە بواری کشت و کاڵا بۆیە یەکێ لە پلانەکانی کە ئێستاکە خەریکێتی ئەوەتانێک کە هەوڵ ئەدا نزیکەی 1,760,000 دۆنم لە زەوی کشت و کاڵی دەیمەکانی سنووری لەگەڵ کوردستانە بکاتە یان لە هەموو ئێرانە لە دەیمێەوە بکاتە بەراو بۆیە ئێران هەوڵی داوە دەست ببا بۆ ڕووبارە نێودەوڵەتیەکان لەبەر ئەوەی ئەو زەوی کشت و کاڵیانە پێویستیان
بە ڕێژەیەکی زۆرە لە ئاو ڕەنگە لە دوای ساڵی 2025 بە پێی راپۆرتەکانی ئێران پێویستی ئێران بە ئاو ڕەنگە بگاتە زیاتر لە 65 لە سەتا بۆیە لە ئێستادا ناتوانێت ئەو ئاوە دابین بکە بۆیە دەستی بردووە بۆ ڕووبارە نێودەوڵەتیەکانی نێوان هەردوو وڵات و کاری لەسەر ئەوە کردووە کە بەنداوی زۆر دروست بکە لەسەر ئەو ڕووبارانە و هەوڵ بدا ئاو بگوازێتەوە یان ڕێڕەوی ڕووبارەکان بگوازێتەوە بۆ ناو وڵاتی خۆی بۆ ئەوەی سوود لە ئەو ڕووبارانە ببینێت لە بنیاتنانی کەرتی کشت و کاڵی لە وڵاتە. ئەگەر باسی زیانەکانی بکەین بە تەکید زیانی زۆری هەیە لەسەر کشت و کاڵ لە وڵاتی عێراقا یان لە کوردستانە بە تایبەتی هەروەها ڕێژەی ئاو ئەگەر ئەو بەنداوانە تەواو بکرێ ڕێژەی ئاو لە وڵاتی خۆمانە ڕەنگە تا 60 یان 70% ڕێژەی ئاو بە تایبەتی ئاوی سەرزەوی کەم ببێتەوە هەروەها ئەو ئاوەی کە دواتر ئەگەیەتە وڵاتی خۆمان لەبەر ئەوەی زۆربەی بەنداوەکان کە دروستیان کردووە وێزگەی بەرهەمهێنانی کارەبای لەسرە بۆیە ئەو ئاوە کە ئەتێتە وڵاتی خۆمانەوە ئاوی خاوێن و پاک نییە لەبەر ئەوەی بەکارهێنراوە بۆ ساردکردنەوەی وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا و بە شێوەیەکی سروشتی خۆی ناتوانین بەکاری بێنین بۆی ئەمە کاریگەری زۆر دروستەکات وە لە ڕووی ژینگەیە و بە هەمان شێوە کاریگەری دروستەکە لەسەر ژینگەی وڵاتەکەمان و بێتە هۆی پەیدابوونی خۆڵبارین لە وڵاتەکە ئەمە سەرڕای ئەوەی کە کشت و کاڵ لە وڵاتەکەمانە ئەستەم بێت ئەگەر ئەو بەنداوانە تەواو بکرێت لە ماوەیە. گرنگترین بەنداوەکانی ئێران چین کە لەسەر ڕووبارەکە؟ بەڵێ دیارە ئێران لەسەر سێ ڕووباری سەرەکی ئیساکە ئیشەکە یەکەمیان ڕووباری ئەڵوەنە کە دەستی کردووە بەوەی ڕێڕەوی ڕووبارەکە ئەگۆڕێ بۆ ناو وڵاتی خۆی و زەویەکی زۆری کشت و کاڵی لە ناوچەی قەسر شیرین و زەهاو دروست کردووە بۆ ئەوەی ئاوی بدا بە ڕووباری ئەڵوان. هەروەها دووهەم ڕووبار کە ئیش لەسەریەکە ڕووباری سیروانە کە ماوەیەکی زۆرە ئیشی لەسەر کردووە تقریبان تا ئیساکە 4 بەنداوی لەسەری دروست کردووە بەم تازەیە بۆ بەنداوی گاوشانێکێکە لەو بەنداوانی کە تا ئیساکە کاری لەسەر نەکراوە بەڵام ڕەنگە جێبەجێ بکرێت لە چەند ساڵی داهاتووە هەروەها بەنداوی داریان باوەیان هەیە لەگەڵ بەنداوی گاران کە کاریگەری زۆر دروستەکە لەسەر بەنداوی دەربەندی خان و هەروەها بەنداوی حەمرین لە خواروی عێراق هەروەها تونێڵێکی گەورەیان دروست کردووە لەسەر ڕووباری سیروان کە بە گەورەترین تونێڵی ئاوی لە قەڵەم ئەدرێت و ئەو تونێڵە ئاو ئەگوازێتەوە بۆ ناوچەکانی مەریوان و دەوروپشتی کرماشان بۆ ئەوەی زەوی کشت و کاڵەکانی ئەو ناوچانە ببوژێنێتەوە هەروەها ڕووباری سێهەم کە ئێران تا ئێساکە ئیشی لەسەر کردووە ئەوش ڕووباری زێی بچووکە و کاری جدی لەسەر کردووە هەرچەند ئێران زانیاری تەواو نادا لەسەر ئەو بەنداوانەی کە دروستی ئەکات بەڵام کاری جدی لەسەری کردووە و دوو مەبەستی هەیە لە زێی بچووک یەکەمیان بوژانەوەی کشت و کاڵە لەو ناوچەیە هەوڵی داوە نزیکەی 136,000 هکتار لە ناوچەی سەردەشت دابین ئاوی بۆ دابین بکە و زەویەکان بکاتە زەویەکی کشت و کاڵی ئاوی هەروەها پلانی هەیە بۆ گواستنەوەی ئاو لە زێی بچووکەوە بۆ دەریاچەی ئورومیە کە دەریاچەیەکە تووشی کێشە و گرفت هاتووە ماوەیەکە ڕێژەی ئاستی ئاوتیایە دابەزیەوە بە ڕێژەی 80% بۆیە هەوڵەدا ئاوی زێی بچووک بگوازێتەوە بۆ دەریاچەی ئورومیە. بەڵێ کاک عەبدولموتەڵیب من دواتر حەزەکەم سەبارەت بە بەنداوەکانی تورکیاش زانیاری لە بەڕێستەوە وەربگرین بەڵام خۆشەویستانە سەکاتی پێشکەشکردنی هەواڵەکانەوە هاوکارم سەردار لەگەڵتان بەردەوام بێ. سەردار سپێدە باش. سپێدە باش لارا زۆر سپاس. ڕۆژ باش بینەرین کێنێن فەرمون بۆ پێشکەشکردنەوە کورتە نوچە. نوچەگانی کێنێن لە قەڵات زێراگان پشتی ڤێگەریانê ji nivêjayîniyê ji mizgefta Rehman li qelat Zê ji aliyê çend kesek nenastkirî ve teqe li mela Hazim Sidiq berpirsê li qapiş deriya zanayên Komela Îslamî ku bi mela Ehmed Derî tê naskirin hatiye kirin û hatiye kuştin. Piştî wê bûyerê jî hêzên emnî gêiştine ciyê bûyerê û lêkolînên li ser bûyerê dest pê kirine. Yekîtiya zanayên Ola Îslamê ya Kurdistanê jî di beyannameyek de bi tudî kuştina wê mamostayê Olî şermezar kir. Yekîtiya zanayên Olî daxwaz ji dezgehên emnî jî kir ku di zûtirîn dem de tawanbaran desteser bikin û li gor yasayê siza bidin. Piştî heşt meh ji desteserkirinê dadgeha Enqere biryar da Selahattin Demirtaş di hola dadgehê de ji bo bersivdana wan tometên ku arasteyî wî hatine kirin amade bibe.
Li dema veguastına Demirtaş de bu holadadgê polîs xwastine destên wî kelepçe bikin. Lê wêyekê red kiriye û ji ber wêyekê jî biryar hatiye dayên birêka video konferansê ve beşdariyê duruşuna dadgê de bike. Lê Demirtaş wêyekê jî red kiriye. Piştî helwesta hêzên polîs bo bi kelepçeyana Demirtaş bo dadgê, parêzerên wî jî hola dadgê bicihîştine û li ser wêyekê jî rûniştina dadgê bo roja 24 meha mijdarê hatiye paşxistin. Li çend bajarên Bakurê Kurdistanê 8 endam bû rêveberên HDP û DBP hatin desteserkirin. Girtin û desteserkirina siyasetmedarên Kurd li Bakurê Kurdistanê berdam û li bajarê Wanê 6 rêveber û endamên Partiya Demokratîk ya Gelan HDP û Partiya Herêmên Demokratîk DBP hatin desteserkirin. Malpera Firatnê Yusuf Belavkir ji bilî bajarê Wanê hêzên polîs li bajarên Batman û Sêrtê jî bi ser malên welatiyan da girtine û di encam de 2 kes hatine desteserkirin. Evet demekî de demê çend roja li Bakurê Kurdistanê pêlekanûya desteserkirina siyasetmedarên Kurd dest pê kiriye û roj û duhî jî li Wanê neh siyasetmedar hatibûn desteserkirin. Malpera Hawarî Yusuf Belavkir şervanên hêzên Sûriya Demokratîk gundê Kesret Mihemed Axa li başûrê Rojhilatê Iraqê piştî şerek dijwar kontrol kirine û di encama şer de jî 17 şekdarên Daeş hatine kuştin. Heman çavkanê diyar kir li navenda Iraqê pêşveçûnên şervanan li taxa Rewda li Rojhilata Bajêr berdawam e û şervan nêzî Sayloya Bajêr bûne. Herwa di encama şerê sê rojan jî li dewrberê bircên dîrokiyên Raqeyê kûçekdarên Daeş wê bircivek hêlekî berevaniyê bi kar danîn karîne heftê û 5 sedê wê bircê kontrol bikin ku dirêjiya wê dike 1800 metre. Derbaz Mihemed Wezîrê Koç û Koçberan ya Iraqê û serokê Lijneya Bilindiya Hawarçûn û parastina koçberan ragan dema kêmtir ji salekî de 920,000 kes koçber bûne û ji wê hejmarê jî 743,000 kes ji bereya Rojavayê Musilê ve koçber bûne. Derbarê vegeriyana koçberan jî bo navçeyên azadkirî Wezîrê Koç û Koçberan da zanîn nêzî 288,000 kes piştî azadkirina navçeyên wan vegeriyana ser mal û halên xwe ku ew hejmar dike 25 sedê koma giştiya koçberan. Derbaz Mihemed derbarê stratejiya wezareta xwe jî bo keysa koçberan got nal ser vegerandina bileziya koçberan kar dikin bo navçeyên aram. Mehmud Meşedanî serkirdeyê Diyariyê Suneyan û Serokberiyê Parlemana Iraqê ra gihand roja pênşembe dahatî bi amadebûna wezîr û parlamenterên niha û bereyên ser bi pêkateya Sune û kesayetên olî akademî û serokên eşîretan Kongreya Hêzên Sune ku ew bi Kongreya Niştimaniya Iraqê bi nav dike dest pê dike. Meşedanî got li jinê amadekariya Kongreyê daxwaznameyan arastayê her sê serokatiyên Iraqê dike ji bo amadebûna wan di Kongreyê de. Gotina Meşedanî di Kongreyê de li ser qonaxa piştî Daeş vegeriyana koçberan û peydekirina aramiyê ji bo navçeyên ku nû hatine azadkirin gotûbêjtên kirin. Kurteyên nûçeyên hatin pêşkêşkirin her şad bin. خۆشەویستان بەردەوامە بین لە گفتوگۆکانمان سەبارەت بە دروستکردنی بەندا و گرنگی بەندا و لاگلدانەوەی ئاو کاک عەبدولمەتەڵیب ئەگەڕێمەوە لای بەڕێزت بابزانین گرنگترین بەنداوەکانی تورکیا کە دروستیان کردووە چین و کاریگەریان لەسەر ئاوی هەرێمی کوردستان چین؟ بەڵێ ئێمە سەرەتا ئەگەر ئاماژەیە بکەین بە مێژووی وڵاتی تورکیا لە ڕووی ئابووریەوە بینین وڵاتی تورکیا پێشتر پڕ لە قەیرانی دارایی و قەرزێکی زۆری بەسەرەوە بووە و ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ وڵاتانی ناوچەکەی بینین وڵاتێکی لاوازە لە ڕووی پترۆڵەوە لە ڕووی گازەوە بۆیە هەر لەو کاتەوە لە سەدەی ڕابردۆ هەوڵیدا سوود لە سەرچاوی سروشتی خۆی ببینێ بە تایبەتی ئاو کە وڵاتی تورکیا وڵاتێکی زۆر دەوڵەمەندە بە سەرچاوەکانی ئاو بۆیە فکری لەوە کردەوە ئاو وەکو فشارێکی سیاسی بەکاربێنێ لەگەڵ وڵاتەکانی دەور و پشتیا هەروەها هەوڵیدا گرنگیەکی تایبەت بداتە کەرتی ئاو و ئیش لەسەر بە کاڵابوونی ئاو بکە بۆیە
فکری لە بیری لەوە کردەوە کە پرۆژەیەکی زۆر گەورە لە ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ دروستکە کە بەناو پرۆژەی گاپەوە نراوە. ئەو پرۆژەیەکی زۆر گەورەیە و تورکیا پێی وایە دوای تەواوبوونی ئەو بەنداوانە لە پرۆژەی گاپە ئەتوانێت کۆنتترۆڵی هەموو ناوچەکە بکات و بێتە جەمسەرێک لە ڕۆژهەڵاتی ناوڕاست. پرۆژەی گاپ پرۆژەیەکی زۆر گەورەیە ئەکەوێتە نۆ پارێزگای تورکیەوە کە هەموو پارێزگەکان پارێزگای کوردین و پێک هاتووە لە 22 بەنداوی سەرەکی. هەژدەیان ئەکەوێتە سەر ڕووباری فورات و تەنها چواریان ئەکەوێتە سەر ڕووباری دجلە و گرنگترین ئەو بەنداوانە بەنداوی ئەلیسۆیە کە لە قۆناغەکانی کۆتایەتی تا ئێستاکە و ئەگەر ئەو بەنداوەتەوە بێت کاریگەری زۆر دروستەکە لەسەر وڵاتی عێراق بەگشتی و ڕەنگە ڕێژەی ئاوی ڕووباری دجلە لە 21 ملیار مەتر سێجاوە کەم بێتەوە بۆ تەنها 9 ملیار مەتر سێجار. هەروەها ڕووباری فورات کە ئێستاکە نزیکەی 27 تا 31 ملیار مەتر سێجار ئاو ئەهێنێتە ناو وڵاتی عێراقەوە ڕەنگە داببەزێت بۆ تەنها 8 تا 11 ملیار مەتر سێجار. دوای پرۆژەی گاپ دیارە وڵاتی تورکیا بەوە ناوەستێت تەنها پرۆژەی گاپ ئەنجام بدا. لە دوای پرۆژەی گاپ هەوڵەدا پرۆژەیەکی گەورە ئەنجام بدا کە ئەویش دروستکردنی بەنداوی جەزیرەیە کە پلانەکانی تەواو بۆ ڕەنگە لە چەند ساڵی داهاتوودا هەوڵ بدرێت دروست بکرێت. و بەنداوی جەزیرە ئەگەر دروست بکرێت و تەواو بکرێت بە تەئکید وڵاتی عێراق بە تەواوەتی وشکەکە وەکو ڕێکخراوەکانی ژینگەی ئاماژەیان پێ کردووە کە لە دوای ساڵی 2040 بە تەواوەتی ڕووباری دجلە و فورات بە تەواوەتی لە وڵاتی عێراقا وشکەکەن. بەڵێ کاتە لە کۆی هەموو ئەمانەدا چەند ئاو ئەتوانرێ وەکو چەکێکی سیاسی بەکار بهێنرێت. دیارە ئەو ماوەیەکی زۆرەوە کوچەکێکی سیاسی بەکار هێنراوە لە سەدەی ڕابردووە کە بینیان ڕێژەی دانیشتوانی هەموو وڵاتەکان زیادی کردووە هەروەها زیاتر ئەو هاوڵاتیان پێویستیان بە ئاوە لەگەڵ دوای شۆڕشی پیشەسازی و پێویستی زۆر بە ئاو درکیان بەوە کرد کە جەنگێک هەڵە گیرسیە لە هەموو ناوچەکانی جیهانە بە تایبەتی دە ناوچەی ترسناکیان دەستنیشان کرد کە ئەوانیش دەناوچەند لە هەموو جیهانە دەستنیشان کریا و دوو ناوچەیان لەو دەناوچە دەستنیشان کرد کە بە ترسناکترین دوو ناوچە لە قەڵەمدرا. یەکەمیان ناوچەی عێراق و ئێران و تورکیا و سووریا ئەگرێتەوە و زەرمەندی سەرەکی لەو سیاسەتە عێراق ئەبێ لەبەر ئەوەی عێراق وڵاتێکی ڕێژگەیە وڵاتی مەسەبە ئەخیر وڵاتەکە سوود لە ئاوی سەرچاو نێودەوڵەتیەکان وەرەگرێ بۆیە زەرمەندێکی زۆر گەورە بێ و دووەم ناوچەکە زۆرترین ناوچەی ترسناکە لە هەموو جیهانە ئەکەوێتە نێوان ئیسرائیل و لوبنان و سووریا و ئوردن کە تا ئیساکە کێشەی زۆریان هەیە لەسەر سەرچاوەکانی ئاوە. بەڵێ وردە بەرەو کۆتایی تەبارەکەم ئەڕۆم ئەوەندەی ماوە حەزەکەم سەبارەت بە ڕۆڵی ناوەندە ئەکادمیەکان ئەو کەسانی لە بواری ژینگەیە کار ئەەکەن ئەنجامدانی بۆ نمونە توێژینەوەی نوێ ئەم بەحوسە تازانەی کە ئەکرێ هەموو ئەمانە تا چەند ئەتوانن سوود بگەێنن بەم بواری کە باسمان لێوە کرد. بەڵێ پێویستە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە نەک تەنها ئەنجامدانی توێژینەوە لەبەر ئەوەی ئێمە ئەزانین وەزعی حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە ڕەنگە هیچ گرنگیەک بە تۆژینەوە نەدا بەڵام من ئاماژە بە چارەسەرکردنی ئەم کێشەیە دەم بەمبەستی چارەسەرکردنی ئەم کێشەیە لە کوردستانە ڕەنگە کوردستان هەرێمێکی سیادی زۆر نەبێ بۆیە ئێمە پێویستە بگەڕێنەوە بۆ عێراق لەبەرەوەی عێراق زیاتر سیادیە و گوێی لێ ئەگرێ لەلایەن وڵاتەکانی ناوچەکەەوە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بگەڕێتەوە بۆ سەر وڵاتی بۆ سەر حکوومەتی ناوەندی عێراق و حکوومەتی ناوەندی ئیشی جددی لەسەر ئەم کەیسە بکە لە ڕووی سیاسیەوە زەجەیەکی زۆر گەورە دروستکە هەوڵ بدە هەموو وڵاتانی جیهان ئاگادار بکاتەوە لەو کێشەیە و ئاگاداری هەموو وڵاتان لەسەر زەرەر و زیانی پرۆژەکانی هەردوو وڵاتی ئێران و تورکیا لەسەر و کاریگەریان لەسەر عێراق هەروەها هەوڵ بدە لە ڕێی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە گوێی لێ بگیرێ بۆ ئەوەی فشارێک لەسەر تورکیا و ئێران دروستکەن و پەیماننامەی تازە لەگەڵ تورکیا و ئێرانە دروست بکرێت و بنووسێتەوە بۆ ئەوەی حەقی یان مافی وڵاتی عێراق و کوردستان لە ئاو کەم نەبێتەوە. هەروەها تەوەرێکی تر هەیە
بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە ئەویش بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو ئێمە پێویستمان بەوەیە سەرچاوەکانی ئاوی وڵاتمان بە شێوەیەکی زانستی بەڕێوە ببرێت و پێویستە کشت و کاڵ بە سیستم بکرێ یان سیستمی نییە لە بواری کشت و کاڵ و ئاودێریە بەکاربهێنرێت و هەوڵ بدرێ بە دروستکردنی بەنداوی مامناوەند و بچووک بۆ گلدانەوەی ئاو کە لە وڵاتانە پێڵێن وۆتەر هاروستنگ ڕەنگە لە داهاتووە زۆر بەکارمان بێت. بەڵێ هەر سەبارەت بەم هەوڵانەی کە پێویستە بدرێت لە ڕووی ئەکوالیتی دروستکردنی بەنداوەکانی شەوەکو خۆت باست لێوە کرد نازانم بەدەر لەو بەنداوەی تەقتەق ئەگەر بەڕێزت زانیاری دەبێت تا چەند بەنداوی کەشەیەکە لە پرۆژەیە وەستاونەوە بزانم بەنداوی بێخمەش کە بڕیار بوو بنیاد بنرێ بامان شێوە. بەڵێ دیارە بەپێی راپۆرتەکانی وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان 17 بەنداو هەیە کە تا ئیساکە ئیشی پلانی بۆ تەواو بووە بەڵام جێبەجێ نەکراوە یەکێک لەو بەنداوانە بەنداوی تەقتەقە هەروەها بەنداوی خۆرنەوەزانە لە کفری ئیشی لەسەر کراوە بەڵام تا ئیساکە تەواو نەبووە. ئێمە ئەگەر تیژ بخەمە سەر بەنداوی بەخمە بەڕاستی بەنداوی بەخمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژۆکەی ڕاستەوەکو کارتێکی فشار لەسەر کورد ئەو بەنداوە هەوڵدرا دروست بکرێ بەڵام ئیساکە بووەتە حەقیقەتێک کە پێویستە ئێمەدان بۆ بنین کە وڵاتی ئێمە بە تایبەتی کوردستان پێویستمان بە بەنداوی بەخمەیە لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆر لە ئاو لە خۆ ئەگرێ بۆ نمونە توانای هەیە 14 ملیار مەتر سێجا ئاو خەزم بکات کە ئەمیش ئەم ڕێژەیە زۆر گەورەیە ئەتوانێت کوردستان و تەنانەت وڵاتی عێراق لە کەم ئاوی ڕزگار بکات. بۆیە من پێم باشە حکوومەتی هەرێمی کوردستان کاری جدی لەسەر بەنداوی بەخمە بکات بۆ ئەوەی جێبەجێ بکرێت و ڕزگارمان بێ لە کەمی ئاوی لەم ناوچەیە. بەڵێ بەڕێز عەبدولموتەلیب ڕفعات پسپۆڕی ژینگە و سەرچاوەکانی ئاو زۆر سپاس بۆ ئەم زانیاریانەی کە پێوبەخشین سپاس بۆ ئامادەبوون. دەستان خۆش بێ زۆر سپاسان.